والله من ئازارێکی زۆر زۆرم هەڵمان دەزانی مەعیدەم دێشێ چوم لە کۆیە سۆنەرم کرد گوتی بەردی زراوت هەیە هەڵ بە عیلازم هاتم بەڕێوە دوایە گوتیان دکتۆر دلێر هەیە لە خەستەخانەی میهرەبانی زۆر زیرەکە هاتم بۆ لایەوی عملیاتێکی جوان و سەرکەوتووی بۆم ئەنجامدا دەستی خۆش بێ ئەمن لە تەقتەقەوە هاتووم وێرە زۆر جوانن زۆر ڕێک و پێکەن نمونان هەر زۆر بێ سەرکەوتوو بوون ئینشاءڵڵا وەڵڵا 5 مانگە من ئازارم هەیە وەڵڵا بە باشم زانی دکتۆرێکی بەڕێز بوو مەحدی دەکرێت دەڵێن دکتۆرێکی چاکە منش هاتم بکڕێ وەڵڵا عەمەلیات بوو هات گوتم زۆر وەزعم خراپە دکتۆر دلێر گوتی بڕۆ فەحس و سۆنەر بکە یەکسا عەمەلیاتت دەکەم عەمەلیاتمی کرد بە زۆر بە سەرکەوتووی زۆر ئێستا وەزعم باشە میهرەبانی دڵسۆزی و لێزانی